محکمە ناکەن من بۆ ڕای گشتی بوو چونکە ئێمە پێشتر لە هەولێر لە بەردەم ئەنجومەنی وەزیرانە دواموڵەتماندایە حکوومەتی هەرێمی کوردستان کە پاشکەوتی موچەی ئیجباری هەڵوەشێنێتەوە بەڵام تا ئێستا وەڵام نەدرایێتەوە بۆیە ئێمە وەکو کەمپینەکە لەمە دووە ئەرک و چالاکیەکانمان باشتر دەکەن و کاریگەریتری دەکەن و هەوڵ دەدەین فشارێکی جددی و کاریگەر بخینە سەر حکوومەتی هەرێمی کوردستان تا بێ بەدەم داواکاری خەڵکەوە چونکە بەڕاستی خەڵک بژێوی خەڵک هێڵی سوورە پێویستە هەر هەموو ئەو چالاکە مەدەنیانەیە و حزبەکانیش هەتا ئەتوانن کاری لەسەر بکەن و تا بتوانن مافی خەڵک بگەڕێنەوە ئێمە ئەم کەمپینەکانمان کردووە نەک تەنها لە شاری سلێمانی بەڵکو یەکەم چالاکی کاریگەرمان برۆتە بەر ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و پێم وایە کاریگەرینترین شت ئەوەیە کە لەمەوە لە ڕۆمان لە حکوومەتی هەرێمی کوردستان لە ناوپایتەختی هەرێمی کوردستان خۆیدا بێت و چالاکە مەدەنیەکانی هەم دهۆک و هەم هەولێر و هەم ناوچەکانی تژ لەوێەوە سەرچاوە بگرێ و کاریگەری لەوێەوە دەبێت ئێمە یەکێک لە کارەکانمان بۆ ئایندە کار دەکەین لە هەولێری پایتەخت و لە بەردەم ئەنجومەنی وەزیرانەوە گرت کارێکتان کردووە لەسەر لە هەولێر و دووە خەڵک بنکایلمان لەسەر کردووە خەڵکێکی باشیش هەیە کە بەدەم داواکاریمانەوە هاتوون و لە سەرەتای مانگی حوتەوە کە چینە هەولێر کۆمەڵێ باش لە خەڵکانی چالەکەمانی مەدەنی ناو هەولێر هاتوون بەدەممانەوە